ئەم تێبینیانە تا چەند دەتوانن کاریگەریان لەسەر ئەنجامەکان هەبێت و تێبینیەکان بەگشتی چۆن دەتوانرێت لەلایەن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە لە بەرچاو بگیرێت. میوانێکی بەڕێزم لێرە لەگەڵ بەڕێزیان لەم بارەوە زیاتر قسە دەکەم. بەڕێز کاروان جەلال بەڕێوەبەری گشتی داتا و زانیاری لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان، زۆر بەخێر بێ. ڕۆژان باش. ئەمە بەسەرەتا بۆچوونی جەنابەت و هەڵسەنگاندن سەبارەت بە کۆی ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەتی کەرکووک بزانم چۆنتان بین. پاشەوەی کە کۆمسیۆن ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی ڕاگەیاند چەند تێبینیەک لەلایەن خەڵکی ئەوانەی کە گرنگی بە پرۆسی هەڵبژاردن و ژمارەکان دەدەن دەرکەوتن. یەکێک لەوانە کۆمسیۆن سەرەتا لە ڕاگەاندنی ئەنجامی بەرایی 94.4 دەنگەکانی ڕاگەیاند کەواتە 5.6 دەنگەکان مابوو. بەڵام ئەوەی کە تێبینی کرا وەکو ژمارە کۆمسیۆن لەو ژمارە زیاتر ڕاگەیاند کەواتە ئەوەی کە لێکدانەوەی لە بۆکرا بەجێرەی ئەو ژمارانەی کە کۆمسیۆن ڕایگەیاندن 6.37 دەنگەکانی ڕاگەیاند کەواتە ئەو دەنگە زیادانە ئەوەیە خەڵک بپرسی لایەنە سیاسەکانی بەشداربوو لە پرۆسی هەڵبژاردن و ئەوانەی کە گرنگی بە هەڵبژاردن لە پرسیار بکەن لە کۆمسیۆن ئایا ڕوونکردنەوەتان چیە لە بۆ ئەو جیاوازی جیاوازی چی لە ئەنجامەکان دەگۆڕێت؟ بێگومانە تو هەر ژمارەیە کەواتەوە دەنجی هاوڵاتیە کەواتە هاوڵاتی زیاد بووە ئەو هاوڵاتیە لە میانەی تۆمارکردنی پرۆسەی تۆماری دەنگدەراندا بە چەند ڕێکارێک بە چەند قۆناغێکدا هاوڵاتی تۆمار دەکرێت دەبێتە دەنگدەر جزای ئەوەی کە لە میانەی دوو ڕاگەیاندن و ئەنجامی هەڵبژاردن ئیعلانکردنیدا ژمارەکان بگۆڕن. کاتۆ جیاوازی دەنگی ساختەیە پێویستە کۆمسیۆن لەو بارەوەی ڕوونکردنەوەی خۆی بداتن ئایا لە ژمارەکان هەڵی کردووە ئایا پێویستی بەوەی بووە کە زیاتر خەڵکەکی پسپۆر لە بواری ماتماتیک لە نێو پرۆسەکەدا کاریان پێ بکاتن ئەوانە پێویستە کۆمسیۆن ئەو بابەتانە یەکلا بکاتەوە پاش ئەوەی کە سکاڵا دەکرێتن. باش ئەو سکاڵای سکاڵا نەکرێتن ئێمە هەر لێرە باسی بکەین هیچ گرنگێکی نییە. باش ئەو سکاڵای هەنگاندۆتە کۆمسیۆن بەو جیاوازی من نییە کە ئەم سکاڵا بگەینە من وەکو باورێن شارەزایەک لە بواری هەڵبژاردن کاری من نییە ئەوە کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە کاری قەوارە سیاسیەکانە حەزبەکان ئەوانەی کە بەشداریان لە پرۆسەکە کردیا هاوپەیمانیەکان کە بەشداریان لە پرۆسەکە کردیا ئەوان دەتوانن تانە پێشکەشکەن چونکە دوو جۆر سکاڵا هەیە سکاڵایەک لە ڕۆژی هەڵبژاردن کە سکاڵای هاوڵاتیە و لە فۆرمی ژمارە 110 پڕ دەکرێتەوە و تانە هەیە تانەکە لە بۆ قەوارە سیاسیەکانە لە میانەی بەڕێوەچوونی پرۆسەکەدا قەوارەیەکی سیاسی لۆی هەیە کە تانە لە پرۆسەکە بداتن بەجێرەی ئەوەی کە چەند زەرمەند بووە لە پرۆسەکە. زۆر باشە. پارتی دموکراتی کوردستان و ئاماژەم پێکرد چەند تێبینی و سەرنجێکی لەسەر کۆی پرۆسەکە هەیە بەگشتی ئاماژە بۆ دەکات کە 500 دەنگیان لە سنووری مووسڵ و هەروەها شنگال و ناوچەکانی دیکە فەوتاوە نایانتوانیوە دەنگ بدەن کێشە لە ئامێرەکان هەبوو. کۆمسیۆن دەتوانێت ئەمانە چارەسەر بکات ئەمانە چی لێ دەنگە فەوتاوانە؟ کۆمسیۆن وەکو داق وەکو تێکست شتەکانی زۆر بەجوای نووسی بوو بەڵام ئەوە دیوەچانەوە ئەرکی سەرشانی کۆمسیۆنە و هەر کۆمسیۆنێک لە هەر وڵاتێک کە کارێک ئەنجامدا دەبی بە پێرفێکتی و پرۆفشناڵی کارەکانی بکاتن و نابی نسبەی هەڵا لە کردارەکان لە کاتی کردەییدا ئەوە بەدی بێتن. بەڵام بەداخەوە ئەوەی کە بینیمان لە چەند شوێنێک بە تایبەتی لە دەنگدانی تایبەتدا ئامێرەکان لە بدایەتی پرۆسەکە لە شەشی بەیانیەوە تاکو شەشی ئێوارە کاریان نەکرد کە مەفروض وابوو سەعات هەفتی بەیانی کاژمێر هەفتی بەیانی ئەو ئامێرانە دەست بە کارکردن بکەن و ئامادە من لە بەوەی کارتی دەنگدانی دەنگدەرەکان بخینەوە. بەڵام لە حەسەن شام وەکو نمونەیەک 485 دەنگدەر مافی بەشداربوونیە لە پرۆسەکە پێ نەدرا و کاتی هێنانی ئامێری یەدەجیش چارەسەر نەبوو. یعنی باشە کێشەی تەنیا لە ناوچە کوردستانیەکان بوو یا لە بەشەکانی دیکەی عێراقیش پارێزگاکان لە بەشەکانی دیکەی عێراقیش کێشەی وا هەبوو بەڵام تیمەکان بەداخەوە ینی لێرانەش جیاوازی کرا لە نێوان شارەکان لە نێوان پێکاتەکان تیمەکانی کۆمسیۆن کارمەندەکانی شارەزا لەو بوارەوە بە تایبەتی ئەوانەی کە لە کۆمپانیایەکە بوون چارەسەری گرفتەکانیان دەکرد ئەو تیمەی کە ئامادەکرا بوو لە ڕێگە هەلیکۆپتەرەوە گوازرانەوە ئەو بنکانەی کە شیعنشینن بەداخەوە لە بۆ پارێزگەکانی کە کورد نشینە یاخود جێنا کۆکەکانە هیچ تیمەچەند نەنارد. زۆر باشە. کۆمسیۆن تا سبەی یەکشەمەی داناوە بۆی کە تانە و سکاڵای لایەنە سیاسەکان وەربگرێت بۆی کە گەرگۆڕانکاریێک لە ئەنجامەکاندا بکرێت. پێتان وایە ئەمانە هیچ لە ئەنجامەکان دەگۆڕێت کۆمسیۆن چۆن لەگەڵم سکاڵایە مامەڵە دەکات؟ سکاڵا و تانە کاریگەرێکی زۆری دەبێتن ئەگەر کۆمسیۆن بتوانێتن بە بێلایەنی سەیری پرۆسەکە بکاتن و هیچ فشارێکی سیاسی لەسەر نەبێتن بێگومان ئەو گلەیانەی کە دەکرێتن ئەو گلەیانە خۆڕایی نیە هەر حزبێکی سیاسی کە بەشداری پرۆسەکە دەکاتن ئەو ئەنجامانەی لە ڕێگەی بریکاریەکانی ئەوە دەستی دەکەوێتن بەراوردی پێدەکات لەگەر ئەو ئەنجامانەی کە کۆمسیۆن ڕادەگەینی ئەگەر جیاوازی هەبوو
مافی ئەوەی هەیە تانە لە پرۆسەکە بداتن و ئەوەی کە بینیمان چەند لایەن و حزبێکی سیاسی تانەیە لە پرۆسەکەدایە پێویستە کۆمسیۆن زۆر ڕژ بیتن لەسەر ئەو بابەتە چونکە دروستبوونی ئەو پردە متمانەیە زۆر گرنگە لە بۆ کۆمسیۆن لە بۆ ئایندە بتوانێتن هەڵبژاردنەکە ئەنجام بدە. باشە بەگشتی پێتان وایە کە کۆمسیۆن بەلایەنانە لەم هەڵبژاردندا هەڵسوکۆتی کردووە و پارتی دیموکراتی کوردستان دەڵێ ئەنجامی دەنگەکان تەسفیە حساباتی سیاسیشی تێکەڵ کراوە تا چەندە چاودێران ڕۆڵیان گێڕاوە کۆمسیۆن چۆن دەتوانێت لەگەڵم خاڵە مامەڵە بکات. ئەوە باش ئەوە دەردەکەوێتن کە وەڵامی کۆمسیۆن لە بۆ ئەو تانانەی کە پارتی دیموکراتی کوردستان یان حزبێکی دیکە پێشکەشی دەکات چۆن مامەڵی لەگەردەکرێت و ڕوونکردنەوەی دۆکمنت و بەڵگەداریان چییە لە بۆەوەی کە ئەو تانانە وابرین ئەگەر هەڵە لە کۆمسیۆن بیتن ئەبێ ڕاستی بکاتەوە و ئەگەر بابەتەکە وانە بوو ئەو کۆمسیۆن دەبی وەڵامی خۆی هەبێتن لە بۆ هەر پرسێک کە پێشکەشی دەکرێت. زۆر باشە بەڕێز کاروان جەلال بەڕێوەبەری گشتیدا تاوزانیاری لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە هەولێر زۆر سپاس.